ئەو بازارە پێدرێن بازاری هەینیان پێشتر وا بوو خەڵک بەس جەژنی قوربانان شتی خۆمانی دەخوارد بەڵام لە 2014 ئەو بازار دروست بە پێ دەڵێن بازاری هەینیان لێرە بەس دانی سوبینیان هەیە لە قەزای بەردەڕەش و لێرەش لە هەموو شوێنێک سەردانی دەکەن خەڵک لە بەردەڕەشە لە هەولێرە لە ئاکرەیە لە منتەقەی خڕ منتەقەی سەردانی ئێرە دەکەن و لێرەش ئەو شتێکە تایبەتە بێرە شتی خۆمانە دەفرۆشتێت قاز و سۆنەیە کەلەباجی خۆمانە دیق لە شامە مریشکی کوردیە هەموو شتی ئەو شتی خۆمانە لێرە دەفرۆشتێتن ئێستا قاز ئەوە 2 ساڵە لە چاو ساڵانی ڕابردوو بەرز بۆتەوە ئەوەش خواست لەسەری زۆر بووە پێشتر خەڵک بۆ شوێ خواست لەسەر قازی زۆر نەبوو بە تایبەتی لە وەرزی زستان خواست لەسەر قازی خۆمانە زۆرە و خەڵک فێر بووە ئێستا بەری ئێستا وانە بوو و ئێستاش خەڵک لە گوندەکان کم بە خوددا دەکات پێشتر ئێمە کە دەچینە گوندان شتمان دەینە گەلە زۆرمان دەینە ئێستا دەچین لەوانەیە بە ڕۆژی شتێکی ئەو شتە نییە کە دەوێتمان بینین خەلکی منتەقەی دێتن لە هەولێر دێتن دەباتە هەولێر ئەوەی دۆک دێتن لێرە دەباتە دۆک ئەو جا بۆ مەتعامی کابرای لە شارع دەفرۆشتەوە ئەوە لێرە شتەکە هەرزانە ساری موناسبە لە مووسڵ تێ کابرا دەباتن شتی لێرە لە مووسڵ شتی جوانیان دەوێت ئەگەر لەوێت دەرشتە هەرزانتر وەکو شت لە مووسڵ هەرزانتر هەیە بەڵام ئەو شتێک کە جوانە لێرە دەڕوا لە مووسڵ قازی کوردی لێرە ناوبانجی لەموو زیاترە خەڵک جومعان لە ماڵە کابرا 5 ڕۆژ 6 ڕۆژە لە کار و کەسابەتە جومعان کە لە ماڵە دێت و عایلەش زۆرەی جومعان کۆ دەبنەوە يعني هاي عائلة لوانه جمعة لو جمعة لقيك جمعة لقيك ناني نخون بلام كجمعان كابر عز قشتش خمانة بكريتين لقيك دخون من دس ما قلنا دقرم كابر جيان لسه شولة أو تسهل كي كردي بيتن كلاباي بخمانة بقازي خمانة بيتن ببي ورزة كان دقورة استاذ زيتر ورز قازة اما أكرينو أي فروش أكرين أو زي ما قسمتها اما جاري وهي خسارة دي خسارة شيء زور الدين او استاذ ايش قبل بيتو بناء نيوكاسل او ايش براستي خسارة خمانة